پێشەکی دەمەوێ سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی شەهیدان بکەم هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم بەڕاستی حادیسەیەکی زۆر ناخۆش بوو بەبێ ئەوەی کە من دەتوانم بڵێم ئەوەیە ئێمە هەر کە ئەم حادیسەیە ڕوویدا ئێمە پەیوەندیمان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە کردووە ئەوان دان بەوە دادەنێن کە بەحس غەڵەتێک کراوە و وعدی ئەوەیان داوە کە لێکۆڵینەوە بکەن لەسەر ئەو بابەتە و تەئەسف و پەیامی سەرخۆشیشیان بۆ هەرێمی کوردستان ناردووە ئێمە ئێستا چاوەڕوانی ئەوەین کە بزانین وەڵامی کۆماری ئیسلامی ئێران چ دەبێ بۆ هەرێمی کوردستان طبیعی ئێمە لەلایەن خۆمانەوە زۆر بەتوندی سەرکۆنەی ئەم هێرشەمان کردووە پێشتر بۆ سەر هەرێمی کوردستان چونکە سیاسەتی هەرێمی کوردستان وازەحە ئێمە فاکتەری ئارامی و سەقامگیرین لە ناوچەکەدا هەمیشە تاکیدمان لەوە کردوتەوە ئێمە سەرچاوەی تەهدید نین بۆ هیچ یەک لە وڵاتانی دراوسێ و کۆماری ئیسلامی ئێرانیش بە تایبەتی لە ناو دراوسێکانمان و هەر ئەو سیاسەتەشمان پەیڕەو کردووە لە دەستپێکردنی جەنگ کە بووە ئێمە نەبووینەتە بەشێک لەم جەنگە و نابینە بەشێک لەم جەنگە و ئەوەی ئێستا ئێمە هیوادارین ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لێکۆڵینەوەی تەواو لەو بابەتە بکاتن و هەرێمی کوردستانیش ئاگادار بکاتەوە کە چ ڕووی داوە لایەن ئەمنیەکان مافی وەڵامدانەوە هەر هێرشێکیان هەیە کە بکرێتە سەریان پێمتان لەسەر ئەم هەڵوێستەی حکوومەتی عێراق چییە؟ خۆی حکوومەتی عێراق پێویستە ممارسەی دەستهەڵاتی خۆی بکات وەکو وڵاتێکی صاحب سیادە یعنی ئەو جارێ یەکەم شت دەبێ ئەو هێڕشانەی کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان لەلایەن ئەوانەی کە لە یاسا دەرچوون ئەوانە دەبێ ڕابگیرێت من پێم وایە ئەوە ئەرکێکی حکوومەتی فدرالی عێراقە کە دەبێ جێبەجێ بکات ئێمە ئەوەیە قسەمان ئێمە نەبووینەتە بەشێک لە جەنگ نابینە بەشێکیش لە جەنگ و هیوادارین دوای ئەمەی کە ڕوویدا ئەم حادیسەیە هیچ شتێکی تر ڕوو نەدات دوایین قسەتان لەگەڵ عێراق دوایین بەڵێنیان بۆ ئێوە چی بۆ سەبارەت بە پارێزراوی هەرێمی کوردستان خۆی کێشەکە ئەوە نییە بۆ ئێمە قسەیان چ بە خۆ لەناو خودی عێراق لە هێزە ئەمنیەکانی عێراقیش دەدرێ خوار ئەوە نییە لە هەرێمی کوردستان بدرێت بەڵام بە تەکید پێویستە حدێک بۆ ئەمانە دا بنرێت ئەمانەی کە لە یاسا